هێنانی ئاژەڵی بیانی بۆ هەرێمی کوردستان بازاڕی ئاژەڵی خۆماڵی لاواز کردووە بە جۆرێک خەریکە ئەوانەی کاری بەخێوکردنی مەڕ و ماڵات و ڕەشەوڵاغ دەکەن واز لە کارەکەیان بهێنن. لە چەند مانگی ڕابردوو ژمارەیەکی زۆری مەڕ و بزن و مانگا لە وڵاتانی دراوسێ لە ناوچە سنووریەکانی برادۆست داخیلی هەرێمی کوردستان کراون. لەلای منتقەی پشت چۆمانی و ئەوانەداتن ماڵاتی دەرەکی زۆر پشتی خەڵکی عێراقیشکان دێ بەڕاستی بەحام. ئەو مانگای کە تا ئێستا بە ملیۆن و نیوەشی بوو ئێستا بە ملیۆنەشێ بە ملیۆن و سەدیا، یعنی بازارەکە زۆر لە خواریە لە خوار ملیۆنیش هەیە بەخوای چێڵ بەگۆلکەوە. جاوەل ئاسڵ هەموو شتێک تاسیری خستۆتە سەر ئەو بازاڕی و بێ بازارێکە پەرێشی زۆر ئستاندیا، خەڵکەکە زۆر بێکار بووە. خۆ لە هیچ مەرزەکی جێ قەرنتینەی نییە ئێستانەکە کە بە تیارەی دێ لە مەتاری ڕازێت لە هەولێرێ بازاری هەولێرێ لە حدودەکانی دیکە کە داخلەبی ڕاز دێت یان لەو شاخانەکە داخلەبی بە قارچاق لە وڵاتانەی دێ هەڕازێت خۆ کەسی جوان نییە، یعنی لە هەموو جێک نەفەر ڕابوەستی و پێش پێبگری شتی وا زۆر زەحمەتە بەڕاستی. خۆ خەڵک زۆر بێئەمەل بوو ئێستانەکە تەماشێکە یەک گۆلێک پار تقریبا بە 600 هەزاری بوو ئێستانەکە بە 500 هەزاری، ینی هەر گۆلکە 100 هەزاری دابەزیە. فرۆشنەکەشی بڕێک ئێستانەکە زەحمەتە چونچی بازارەکە لەبەر ئەو بەرازیلی و ڕۆمانیای بازارەکە کەتیە. ئەو بەپێی زانیاریەکان لێرە بۆ هەر جۆتێک ماڕ بڕی 700,000 دینار وەرگیراوە، کاو ڕووبەرخەکانیش 50,000 دینار وەردەگیرا. کورسات نیوز بۆ دەستکەوتنی زانیاری دروست پەیوەندی بەلایەنی پەیوەندیداری سنوورەکەەوە کرد کە بزانێت ئەو ڕێژە زۆرەی ئاژەڵی بیانی چۆن داخیلی هەرێمی کوردستان دەکرێت، ئایا پشکنینی تەندروستیان بۆ دەکرێت یاخودنا، بەڵام ئەوان ئامادە نەبوون لێدوان لەو بارەیەوە بدەن. بەهۆی هێنانی مەڕ و بزن و مانگا بە شێوەیەکی قاچاق جگە لەوەی مەترسی تەندروستی هەیە و دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی زۆرازۆر، خەریکیشە کەرتی ئاژەڵداری لە نێو دەچێت چونکە ئاژەڵداران هیچ داهاتێکیان دەست ناکەوێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.